لە هەرێمی کوردستان کام ڕێژان بەرزە دکتۆر بوو چی ئەو ڕێژە بەرزە؟ ئەوەی کە منە پیاگەدار بم کە ماوەی 20 ساڵە من لە وارە ئایشەکەم وە تقریبن 3 ساڵیش بەشدار بووم لە لیژنە بۆ دەستنیشانکردنی نەخۆشانی ئۆتیزم. حاڵەتە کلاسیکێکە زۆرە، یعنی حاڵەتە بەهێزەکە بەداخەوە، ینی حاڵەتە زۆرە و چەندەها توێژینەوەش هەر لێرە لە کوردستانی خۆمان لە سەریانەکرێ بەردەوامەکرێ دەردەکەوێت بەڕاستی بە زۆر بەداخەوە. هۆکێک لە هۆکارە با بڵێن زەقەکانی ئەم دەرکەوتنی ئەم حاڵەتە سۆشیال میدیایە. ئەوە یەکە مناڵەکە هەر لە مناڵیەوە مۆبایلێکی دەنە دەست یاخود ئایپادێکی دەنە دەست یا بەرامبەر تەلەڤیزیۆن دائانیشێ ئیدمانی ئەو شتە ئەبێ، ینی ئەبێتە با بڵێن هۆگری ئەو شتە و دای ئەبڕێ لە دەوروبەری وای لێ ئەکا فێری شتی تر نەبێ.